دما خوش به برنامه دری دن دم ایرو جاره کدن ام به هفرنه جبو وان گوهرتنین گود وان 4 سال 5 سال داویه ده چیبون ل روجاوای کردستان به تایبتی و ل سوریه بگشتی ما دخوازن ایرو به میوان خوش شیار عیسی ربا آخوین تو بخیری هاتی شیار تو بخیری هاتی برنامه ساوی مامستا امی هنکی جنیزیکایی یعنی چند پرسید درباره جنانیگاری تا بکن دور امی بین سر روشا ویدری روشا روجا آبا و گوهرتنین گوته چی بون با آخوین دست بکی تلقامشلو اینها تلقامشلو جداید بویجی یانجی تجدره کدن هاتی قامشلو تلکو چی بوی زاروتیات تلکو داری بو چید کارد وی درباره دجمار بیج بله دست بکی دست خواستم بیشم جیامنو باوی من جگونده نوالیانا از بخوش علاقه سیما لی از القامشلو جدایک بوما سال 1982 القامشلو جدایک بوم راستی از جهه کیمش دور کیما کو جهه هری بلکی جهه هری فقیر و جهه هری خدمات لی تنبون القامشلو از تاخا جرن که مزن بوما من زیده 20 سال تاخا جرن که قداند الویدیجی من از دچوم من ثانویات شتین و اعدادیات طلعه خوندیا و پشتیم خلاص کرد از چوم شامی مزنگه شامی 2 ساله راگهاندر خوند او تاخا جرنك چماولو تایبتیه تا گوت بهتر فقیر وش حمو تاخدن بهتر تایبتیه چبون جدایی اوش تاخدنی قامشلو چبون بله از بیجم تاخش بر گلکی دوری باجار بو یعنی باجار قامشلو فصالی داوی والقاسی فرح بو وقتی دسپیکی ده چی بو از بیجم خلکی گل ور خانی کرین یعنی عرض کرین ولو كرنج برد ارزان بو يعني خلكي بهتر فقير خلكي بهتر خيزان لوركم بوبون وبراسي حتى دمك دريجي دوري باجار كتوختي دوري باجار كبي بلكي برنجك جرنجان دوري مثلا مدرسات كبي تشكي دوري مدنيات كبي جبرلوجي او تاخلو ما تاخك بسيط فقير ما باورتكم نافي جرنك نافي جندك يجي نولو بلي از ولو بحسام عليه از دبيجم او لي علاقه وتاغيب جندي جرنك تنين نعم بلي پشتیویت چو شامی راگهاندن تا 2 سال خوانده بلوی دره سکنی بون پشتیویت چاوا بو؟ بله از سال 2056 شامل شامیم راگهاندن خوند پشت را از قد کر و از چوم از کوچبری سویده بوم بله سدم یعنی او بریارا کوچبریش کوهات مالبات آتش چو یا تنیت خود بسری خود چو سویده؟ از تنی چوم براستی يعني دوی دمه دست بیجم القام شلو بود شوپان دروش زانی بوکو خونه هر خورد کی بوکو هر اوروبا از بیجم قالك سدمه خونه جي هبون جبر بیجم تجاري ما افدر وك ولات خور نديد بو ام بندست بون براستي قالك زحمتي دي هاتك شاندن خورتي كرد ازيتيا خوا شخصيه خو دفرد نديد نكاري بخو افابك يعني از دوی باوری دم گوز هر اوروبا زي بهتر کاربم ويجمر مجال وبي از بخوينم از کاربم شخصيه خو ازيتيا خو افابكم از جبرلوجي چوم از 8 سال سويدي الباجاري وبسالا مام 7 سالا ودور از کوچبري باجار کی دیبم بریم هنه کی پرس خود درباره مثلا ماناتا سویدی دی بکن متخصص هنه کی دن بحث کیجا سالی تو درکت بر سویدی چه سال؟ سال 2006 2006 تیوی و تیگو 2004 وان چاقاجیت الویدری بو یعنی جوی سرهلدانا 12 آداره او بویری گو بخار آنین ولو نرخاندنا تا جوی رچاوا بو یعنی جی تو وی چاقی لکو داری بوی بله از 2004 از القامش لوم و از ناف خو پیشاندانا دبوم ویدمه براستی اوجی از کارم بیجم دیروکا کردی دت کاری بیجی روجاوای کردستان کاری بری بیجی بری 12 آداری 2014 و پشتی 12 آداری 2014 چما جبر باسی از بیجم وک کسی کی گوز حاضر بوم دوی بو یریدا من سال نوتی و يعني سال نوت هشتا بس كاري سياسي ده سبيكر من بارتيك سياسي ده كاركر وهروها بري ويجي از مجول بوم في مثلا يعني ازاروك جيبوم لي از قدر انسان كرد جو هرجار مجبور دبي بسياسه مجول دبي براستي هر داخوازه ما او بو تفكير سياسي كاربي تشتكي سر عرديب كي داخوازه ما او بو تفكير سياسي كاربي غافنا بافجي دريا مسوكر كرنا ما في كردي دا لم خابن تفكير كردي تجاري او غافي براكتيك نا افيد بون
دروژا 12 ئادار 11 ئاداری 2014 دا ملەتی کورد بریاردا ئەوایکی عفەوی بریاردا گۆ وێزر و زۆری قبول نەکێ و برەنگێکی گەلێری برەنگێکی گەلکی بەرفەرە کۆلانی قامشتۆ خۆپێشاندانە دەست پێ کرد ڕاستی ڕۆژێک دیرۆکی بوو گیانام دەست تو جاریش بیر ناکەم بەلگی گەلک بەرێک بوویێرێ باڵکێش سەرمەتە باس بن لێ ئەش بیرت بکەم ئەسکارم ها 12 ئاداری ئەز خۆشک تێبیرامش دقا ئەولیاگۆ دەست پێکری تا داویا خوا بێچ چێ بوو تەفاسیلی بچووچک مامۆستاتێن بیرامن متخست لێ دەگوت هەم تە کارێ سیاسی مەسەلە پارتیەک سیاسی دەکار کرد هەمجی تەف خۆپێشاندانان دەبوو لەوێ دەرێیانی ئەو قاسە ساڵجی دەرباس بوون ڕۆلا پارتیەن سیاسی دوێ سەرهێلدانێ دیانیش دەستپێکی حتا داوی ئەو ئەنجامە گوگیات چاوە دنرخینە ینی تێکلیاوان پێر هەبوو تنەبوو بوون ئالی کار بوون کەلەم پێشیا بەردەوامیە نرخاندناتە ژێر چاوایە بەڵێ بێژم تەفگرا سیاسی قەلس بوو ڕۆژاوای کوردستانی تەفگرا سیاسی نەحازر بووە کە هەرجار ینی نەحازر بوو ژوا بوو یارارە و نەوا دەست پێکردنە بوو یار ینی شۆڕەشێ نە تەفگرا سیاسی شۆڕش دەست پێ کرد ینی برەنگێکی ڕاستەڕاست ئاریکاری نەکردن گواف شۆڕش بەردەوام کلی ئەس بێژم برەنگێکی دی ئاریکاری چێ بوو برەنگێ چێ برەنگێک و شخصیاوا خۆرتە هاتە ئاواکردن یعنی ئەف 5-6 ساڵ بوووا پارتیا کارت کرد دەبێژم ئاریکاری کوا هەبوو و ملەتی کورد بمێنێ زمانی مە بمێنێ هەستانەتەوەی بمێنێ ئاریکاریک مەزن ورد هەبوو ینی کەسی دەرکەتن ئەف ملەتی دەرکەت نەملەتی ژ دەرەکەدی هاتبوو نەش دەولەتەکەدی هاتبوون مەناف ملەتی هەموو ئەندامێوا پارتی سیاسی بوون لێ وەک هەلوەستا سیاسی باسی قەلس بوو ژۆر پارتی سیاسی هەموو لەفگەهان هەبوو خستن وێ شۆڕەشێ درۆژێ ینی هەفتیایەکەمیندا بسەکنێنەوە باسی سەکنان دژی و مەدیت بەرهەم چوو بەرهەم پشتی سەکناندنەوە خۆپێشاندانە حکوومەتە سووری هات هەزاران خۆرد گرتن ینی ئەوژی بەرهەمەک جووا بەرهەما بوو ڕاستیێز بێژم گەرەکەوەی شۆڕشی بەردەوام کردمانە بە ئاوانە دی و کاریبانە زەخمەکە مەستر دۆرا پرسا کوردی سووری چێکن ینی تشتێکی مەسەلە مە بەحسە ئالیە سیاسی و پارتیا و ڕۆلاوان هەگەر ئەم بکن دە ئالیە دنجی مەسەلە ئەف کەسێ گۆت قادا ڕەوشەمبیری بە هەموو ئالیێن خوێ ڕۆلێک وان دوێ مەسەلێ دە هەبوو ژیان یانجی مەرۆڤ دکارە بێژن نە ئەف ئالی نە ئەو ئالی خەلکش بەر خۆڤوو لە باوایەکی شخوا بەرە دەرکەتن و ئەو سەرهلدان قەوم ڕۆلا ئالیە دن چ بوو مەسەلە یانجی مرۆڤ دکارە ئەسڵەن قالا ڕۆلەکێ بکشوان کەسێ دەر ئێگوت قادا ڕەوشەمبیری مژولن ینی هەموو جوڕەیەن خوان بەێ هەلبەت وەکەم گوتی خەلک برەنگێکی عفەوی دەرکەتن کەسی نەگوتە خەلکی دەرکەون بەلۆژی خەلک دەرکەتن نا قەتعان خەلک برەنگێکی عفەوی دەرکەتن لێ ئەس بێژم چ قەس ڕۆلا ئەس بێژم ڕەوشەنبیر چ قەسی ڕۆلاوە بچووچک بێ لێ ئەس نکارم بێژم گوت تشتێک نەکرد ینی حتان هاتێ ویرام مسکارم بێژمەتە چەند ویسکاری مەزن کورد سووری مەسەلا تێبیرام مداخلاتی واسە تلڤیزیۆنی عربی تێبیرام بێچاوە برەنگێکی مێرانی نویساندن دەمەکێ دەگۆ نویساندن ڕاستی زەحمەت بوو بناوێ خۆی ڕاستی بنویسێ یان تلڤیزیۆنێک عربی بەرەوانیت بەر خۆپێشاندانی قامشلۆرە بکێ ژ بە لۆژێز بێژم نەوا دەست پێ کرد لێ ڕۆلەکەەوە چقا بچووچکژی بوو لێ هەبوو لێ دەدەم پشتێکی دیش بیر نەکەن گلۆما چ دەرفەت هەبووش بۆ ئەڤڕەوشەنبیر ڕۆڵەکە مەستر بلیزن ئەوژی پرسەکە ئەس بێژم گەلەکە ینی گەمبارێکی گەلکی مەزن نەدەینە سەر کەس پشتا کەس نەگۆ نکار بن بکنژی ینی مرۆڤ دکارە هەفگرێدانەکێت ناوبەرە ینی دوازدە ئادارێ گوهرتنێن گۆڤێ داویێ لە ڕۆژاوا چێبوون و ڕەوشە گۆ ئیرۆ ڕۆژاوا تێدەیە مرۆڤ دکار بێژ گرێدانەکێ چێ بکە هەف گۆ مەسەلە ئەو 2004 بووە پشتی 2011 و وردەیە ینی یانژی تبێژیت وێ ئەو قوتبوونا گۆ کەت ناوواند ئەو چەند ساڵی هاانێ نەهشت گۆتێکلیت ناوان چێ بێ توێ مەسەلێ چاوا دەبین بڵێ ئەس گرێدانەکە دبینم ئەس نەگرێدانەکەتنێ دۆزدەهی ئادارێ دەینم ئەس دبینم هەر گاوەکە دریا بعربی بێنێت تحول دموکراتی یانجی گواردنا دموکراتیک چ گاوەکە تێ دوێرێ دەباوێژێ گاوا پشتخورە تەکمیل دەکێت ینی مەسەلازی بێژم ساڵی نۆتیڤە تەفگەرا کوردی چتێ من جاوێ خۆدیتن تدەی بەری چتێ ینی بەریز مەزن ببوو وابوویان بینویە کیچ نەدیژی هەموو لێ چتێ مدیتن ساڵی نۆتیدا مەسەلەن وەختێ ئەفکارێت بژنێ کاری عملی وەختێ مۆسەقات دۆزەهاندن و سەدان گرتیە سیاسی تەفگەرا سیاسی هەبوون تەفگەرا سیاسی کوردی هەبوون ئەف گاوەک بوو ساڵا مەسەن 2012 وەختێ کورچوونە پێشا پەرلەمانە سووری و ئەفجارایەکەمین بوو گۆ تەفگەرا سیاسی نەتەنەی کوردی تەفگەرا سیاسی یا ئۆپۆزیسیۆنێ
کاری بۆ هەرێ شامێ و خۆپێشاندانا بکەیل پێشە ژێژی ماسەدرەبێژێ نا ئەوژی گاو بوون 12 دارێک گاوە کە هەری مەزن بوو بڕاستیژی ئەو خۆپێشاندانێک و پشتەژی چێبوون گاوەک بوون ئەف هەموو هەفتوو تەکمیلکن حتا دیگه شۆڕشا هەری مەزن شۆڕشا 12 شۆڕشا 2011 ینی شۆڕشال سووری چێبووی و شتێک کشاند حتا ڕۆژاوای کوردستانێژی بەێ ئەمە بێن سەروان تشتان لێ ئەمنها پشکی دیسا پاش دڤەگەرن و مەسەلا مانان سوێدێ توش بۆ خوێندنێش بۆ خەونە نامتکارن بێژن دەرکەت سوێدێ ولۆ و لێ دەرێ ئەو خەونێ گۆتش بۆوان دەرکەت بوو پێک هاتن نەهاتن تەل سوێدێ چ کردەمات دەرکەت بەێ وختێ مدگۆ سوێد یان مدگۆ ئەوروپا خەون خۆیالێمدا ئەو جهێ هەری خۆشە جیهانێ ئەزی چم وێ هەر کەسم هەم بێز بکێ ینی من ئەف دەرجەهنەمەت دیت و ئەو دەرجنەت دیت ڤیرەنگی من مەسەرێت میزان لێ مخابن وختت چێ ئەوروپا تبینێ ئەوروپا گەلێکی خۆشە مرۆڤێوان گەلێکی ئینسانە بحرمەتن دەستورێوا قانونێوا گەلک قانونێ باشن لێ مخابن ئینسانی کورد ئەس دەبێژم سەرپێهاتیامیانی ئینسانی کورد خۆلوە ڕەحەت نابینێ خۆ نابینێ نکاری خوا ئاوا بکێ لێ یانەکینە نۆرمالە حتاڕادەیەکەش بەرە ئەو قانون نەش بۆ کووردا هاتن دانین یانش بۆ پەنابەرانش بۆ غەریبە ئەو قانونش بۆ خەلکێن وێ دەرێژ بۆ خۆ ئەو قانون دانینە سەدی گوهرتن وختێ چێ بن ملەتا گوهرتنە تەدریجینە هێدی چێ بن ئەو گوهرتن ژوارە باشن هەلبەت شتێکی نۆرمالە لێ ئەز نەدوێ سوورەتێدا مختەیە چوم بەکی ئەس چوچکیش بووم ئەڤەک و یا دۆش خۆی هەری باڵکەش من نەدیت بووژی ئەو سوورەتێ بۆ ژمرد هات ئەو وێنەیەش ئەوروپاش مرد هات دریا هەواڵێ مرە دریا ئەهلێ مرە نە ئەو ڕەنگێ ئەدبێژم ڕاستی سەدی بوو ینی ژبەرلۆژی وختێس چوم ڕاستی بڕاستی گەلکی معاناتەکە دیت ینی عەزلك عالیە جوواکیدا هەبوو زەحمەت بوو ئەس ئینسانێکی گەلکی دوارەی جوواکیدا خورد بوو گەلکی زەحمەت بوو زهرم وەز ببینم کۆ ئەف دوارەی جوواکیدا زێ گەلکی قەلس بم لێ بڕاستیم برەنکێکی دیم هەول داک و ئەس ویچتی تەجاوزکم هەول داک و ئەس بهتر کاربم فێدێژ وێمانە خۆ بکەم بڕاستی ڕۆژا ینی دوا هەیڤێ ئەوەل یەکەمین دەگۆست چوم مدەست پێ کرد مخۆند و بەردەوام کرد هەشت ساڵ ئازبوو مام هەر هەشت ساڵام متخۆند ینی چ خوند لە شامێ تەرا گەاندم خوند وێ دەرێ ڕاستی ئەز هاتم من دیت و باوەڕنامە من ینی شتێم خوندی وێ گەلکی فێدێ سوودێ نەدێ من ژ بۆ لۆژین بریاردا گۆز بگوهرم من باوەڕنامە خۆیان سفێنها و یا بەکەلۆریا تعدیل کرد و مژنوکە زانکۆ دەست پێ کرد من علوم سیاسی ینی زانستی سیاسیم خوندن من دبلۆم بداوی کرد و هەروها من باوەڕنامە ماجستێر علوم زانستی سیاسی دە من باژارێ ئوپسالا تەوام کرد چ ساڵ بوو تەمام کرد بەێ من دبلۆم 2013 تەوام کرد ماجستێر 2015 و پشتی تە ماجستێر خلاص کرد ینی 2015 ببوو لە 2014 2014 بەێ 2014 پشتی وێ یەکسەرتە بریارە vەگەرێ دایانژی لێ دەرێ ئەم مەسەلە چاوا چێ بوو ینی نۆرمال کەسێک گۆ دچێ ئەوروپا یان ئەڵمانیا یان سوێدێ ولۆ کێم کەس هەنە گۆ یانژی مرۆڤ کارە بێژێ هەمە تونەنە کەسێک گۆ لێ دەرێ پشتی گۆ سەرکەفتنێ دوارێ خوێندنێ جیب دەست خندور بریارە vەگەراوە لێ دتن ئەم مەسەلە چاوا چێ بوو بەێ دەمام الور دەست پێ کرد زانستی سیاسی خوێندن ڕاستی دبیر و باوەریان دەبوو کۆچ vەگەرمش بەر سوێد بخوا ڕاستی ئەف خوێندن ینی گەلێکی باشە پۆنگی گەلکی بلند ژێردبن لێ هەروەها زانی بوو کارنینە ڕۆژا گۆم دەست پێ کرد متخۆست ئەس بخۆێنمش بۆ سفێدەکی بنمە ڤریانی ji بۆ لۆژی ئەس هەروها دوێ حەزرێ دەم کۆز vەگەرم ڕۆژا vەگەری بەلکی من تهدید نەکرد من نەگوت وەزێ فلان وەختیان فلان دەمێ vەگەرم لێ بڕاستی من گەلکی تخۆست ئەس vەگەرم چلو چێ بوو ئەس پشتیم باوەڕنامەستان باسی هەواڵەمش تەلیفۆن vەگرن گوتن گۆ ئەمزانن گوت خوازێ vەگەری ڤا کارێک هەیە گوت بخوازێ ئەمێ وەرجەمە کارکە کارژی ناوەندا جوواکە سیڤیل و دەمۆکراسیە بوو بڕاستی ینی جێ هەری مناسبەش خوندنا مراش بەر ئەز لڤرم سەر نرخێ دەمۆکراسیە مافێ مرۆڤە مافێ ژنێ وەک هەڤیە و ژیانە هەڤبەش کار دەکەن و ئەv سازگا هاانێ ئەف سازیە هاانێ ینی کێ ئاوا کردبوو و خودیە وێ کینی ینی بێتر لەڤر لە ڕۆژاوا هات ئاواکردن یانژی
ئەوروپیا ئاوا کردبووش بۆ ئالیکاریە بێ هەرێمێ بله چەند خۆرتەی سووری دەست پێ کرد کورد بوون و عەرەب و سریان بوون دەست پێ کرد گروپە گەلک بچووچ بوو لێنها زێدەی 15 بیرۆیمە 15 مەکتەبێمە لە سووری و ڕۆژهەڵاتە ناوین هەنا سووری نەه ناوەندن یەک لە کوردستانە عێراقی یەک لە لبنانێ و یەک لە ئۆردن و سێل ترکیەشی کارێک گەوەدایی بەرخۆیە ینی ji bo ez ê taybetî ji bo Rojava ew karê hane çi yanî projeyê çi ji bo Rojava Belê em bokim gotiye em ser çend wara kar dikin ne tenê wareka ne tenê alîka lê ez ê bêjim serxwe meselen ez salek û nîvêl ser hilbijartina pêvî kim kar kir Rasî wextê em dixwazin tiştekî kar bikin em dibêjin pêdeviyê xelkê çina gelo xelk wê mihtacî çina Timan duwarê me de yanî berî 2 sala wextê me پروژێکتا سیاسیان نەخشا سیاسی سووری خۆن مەدید و رێژیم گەلک دەرات چێژ بەرلۆژی یعنی مەدید احتیمالەکە مەزن هەیە و هەلبژارتن چێ ببن و ملەتی سووریژی مخابن توجاری نەچوو بۆ سەسندۆقا و برەنکێکی دموکراتیک دەنگی خۆ نەدابووش بەرلۆژی نزانی بوون هەلبژارتنێ ئازاد و ڕەوا بچ ئاوای چێت بن مەگۆ گەلکی باڵکەی شەگ و ئەم گروپێکی چێکن و ئەم کار بن خەلکەی فێر بکەن ڕێخستنا فێر بکەن پارتیên siyasiyan fêr bikin bê hilbijartinê azad û rewab çi rengîne yanî em zêdeyî salek û nîvê vî warî de kar kir mesela ez niha ser zelalmendiyê û weke dibêjin yanî şefafiyê û mukafehetil fesad zelalmendî û em li dijî gendeliyê kar dikin menfatê wî vî rengî em kar dikin û heval em ê dijî hene mesela ser mafê jinê ser meselen dijî unif dijî jinê serva mesela dijî tundiyê em kar dikin مثلا ولهم كارت li gor serboreya te mesela vê warî de heta çi radeyê rewşa Rojava îro ro amadeyê ji bo avakirina dezgehê civaka sivîl li vê derê bi rastî em rewşek gelekî aloz dana şerekî hûn bînin şerekî cîhanî li Sûrî çê dibê û her wiha ew şer li Rojavayê Kurdistanê jî çê dibê gelek zehmetî tên kişandin gelek deng derbat derdkevin dibêjin dibên hene wextê vakarayê wextê şera لێ ئەز نەبوی ڕەنگی مژارێت مێزێن ئەس بینم کۆ هەموو گەلەکەم هەموو و هەموو باواران بە هەفتوور بمەشێنن ینی گەلەکە یەک هەبێ شەروانێک هەبێ شەر بکەی سیاستمەدارێک هەبێ سیاستا خۆ بکەی ژنێک هەبێ یان خۆرتێک هەبێ مێرەك هەبێ ji بۆ مافەی ژنەیە کارکەی و هەروەها یەکی دی هەبێ ji بۆ مەسالەی دموکراسیەژی کارکەی ئەم هەموو کا بە هەفتوورە بمەشێنن ژبەر ئەس قەنەعاتا منم ئەف قاس مقەویمات civakê pêş dixin yek ji wa xelel bikeviyê de û civak bi rengî got em dixwazin pêş nekevê yanî civat bi tenê biçek pêş nakevê heta niha ev çend salê te çêbû got yanî çi qasê te çêbû got Rojava wek karmendê fêlsaziyê tu li Rojava kar dikî ev nêzîkî salek û nîvê divê sal û nîv hanê de yanî li gor çavderiyên te duwarê avakirina saziya di dezgeha bi yanî çi ê civaka sivîl bi em bêjin çi yekîtî bin ê rewşenbîra bin ê nivîskara bin ê her wekî din yani ê hunermenda bin yan jî ê parêzera bin û her wiha yanî ev çavdêriya te li ser vê serboreya hanê avakirina van sazî yan jî sazîbûnê bi nisbet ji Rojava re çi ne yanî nirxandina te jê re çawa ye aliyê wê xerab çine aliyê wê yanî hêvîk heye got Rojava hêdî hêdî bibe herêmek ji bo avakirina hin dezgehan di baweriya te de zemînek ji bo karekî bi vî rengî heye tineyê yan jî şert û merc ne alîkarin divê meselê bi kiştî çawa dibînî belê ez bînim mirov ser dibêjim mirov berhemê civaka xwe ye û her wiha partiyê siyasî ev rêxistin hemû jî berhemê civakekên mixabin gelek nakokiyê siyasî navbera aliyê siyasî hene miletê Kurd jî wek berhemek ji gelek sala şer ve û parçebûnê ve rastî çanda parçebûnê nav bela bûye ji ber jî ev tişt bandorek xwe neyînê li ser saziyê got çêdibin û partiyê siyasî got çêdibin gom ser saziya bipeyvin rastî mixabin yani ez ê bijim mesela meselê dezgehê nivîskara weşanbîra çend dezgeh hene û şiklekî bi rengekî rastî bi rengekî tund şerê hev dikin saziyê civaka sivîl jî bi rastî
دەستوەردان دووا دەبن دەستوەردانی سیاسی ئەس بێژم gelek problem hene divirda gelek problem yek jwa problema mesela dibêjim di wextê behs da navendê civaka sivîl nebûn ji ber jî ev çanda avakirina saziyan birengê xwe yanî birengê xwe pêşketî nû rastî nebû piştî şoreşê ev kesên ku dest pêkirin tensiqiyata de karkin derketme muzahara nefsa wa xelka bûn hatin navendê civaka sivîl çêkirin ji ber siyaseta hemûyê lê hata guhertin cem kesê ku pereddan ji ber jî ev kes rastî hetanha ev kesê ku navendê civaka sivîl de kar dikin nizanin pê navendê civaka sivîl gelek ev çi rengî kar bikin yanî hê kesên ku kar dikin nizanin ka çawa em ê bi millet bine naskirin piştî ev 4 sala hatina avakirin ez karim bêjim ku gavek piçûçik hatiye avêtin dwarê çi de dwarê ku hinek saziyê hinek kesên ku diva saziya de kar dikin biçû fêr dibin bê civaka sivîl çi ye mekarî bû diva sal de ez karim serpêhatiya xwe bêjim mekarî bû em beşekî piçûçik ji millet jî fêr bikin bê sazî çi ne karin çê erkara bin ji bo çi çêbûne mekarî bû bi rengekî ji rengan jî em tewaslê partiyê siyasî re bikin meclisata şureyê re bi meclisata nfîzî re mekarî bû war tewaslê bikin û em fikrekê bigihênin bê navendê civaka sivîl çi ne lê dîsa ez dibêjim xawin tedexulatê destwêrdanê siyasî di karê va saziya de karê me biçekî paş dixin û nehêlin got birengê got em bixwazin em pêşkevin yanî çawa ez ê bêjim meselan gelek yekîtiyên vîskara meselan yan jî mesela ez ê bêjim yekîtiyê xwendevana yekîtiyê jinê ez karim bêjim tevayî xwe girêdayî partiyan e partiya ez bêjim îro xwedbînin opozîsyon ji aliyê dî ve jî mixabin tevdemê jî SCS çêkiriye SCS jî rastî ez çi ye SCS saziyên civaka sivîl yanî wek itihadekî weke çêkiriye saziyên civaka sivîl e lê mixabin ez wa saziyan tevlîrê hurmeta mijwara rêzgirtina mijwara ez wa nabînim wek navendê civaka sivîl bergo yekser girêdayî mesela em bêjin aliyekî siyasî ne wiha بالضبط ji ber vê ez dibêjim tevlî hurmeta mijwara tevlî ez dibînim gelek saziyê navendê civaka sivîl çê bibin lê geleka yanî mercê serekîn ji navendeke civaka sivîl ew e ku ne girêdayî alîkî siyasî bê ev mercê herî serekîn e gava tê dema got tê girêdayî partiyek siyasî bê di birengekî siyasî kar bike nema navenda civaka sivîlî yanî ew hêzên ku ew rêxistinên waz nabêjim rêxistin jî ez bêjim hêz ew hêzên SCS de kar dikin meselan ev ne navendê civaka sivîl e rastî ji ber jî ev yanî ev tedexulat destwêrdanê siyasî bandor xwe gelekî neynî ser me dikin çi mamûl ol meselê nanerin mesela ev partiyê siyasî hene ya aliyê siyasî got hene civaka me jî niha mat karibêj li ser du aliyê hatî perçekirin her du alî herê ku bixwaze ku wan saziyên xwe çê bike yanî ew karê xwe dikin bela bikin lê çima herdem kirî çavê me li wan be em bêjin ew wiha dike bera ew karê xwe bikin û li hember karê wan yan jî li kêleka karê wan wilo ev çalakvan û kesên ku dixwazin van dezgehan ava bikin bera ew jî karê xwe bikin yanî derveyî û rê nedin destwerdana wan imkane ku heyî li rojavaya tuneyî niha ez ê bêjim problema herî mezin ne tenê ku girêdayî alîkî siyasî ne wek girêdan yanî ez ê bêjim mesela navendê civaka sivîl li Emerîka hene girêdayî partîkî ji wa partiyê mezin in lê problem bê çi rengî kar dikin yanî ez ê bêjim mesela ez gelek de baz dibêjim em ne hêz ne siyasî ne pişt jî min tê kirin dibê tê mesela ser hilbijartina kar dikî ma gelop hilbijartin ne mijarek siyasî ye rastî pirsek baş e belê hilbijartin mijarek siyasî ye lê ez çilo xwenêzîkî wê pirsê dikim ez xwenêzîkî wê dikim bi rengekî eş xelkê yan rêxistina ka kîbin tên min ez wa fêr dikim bê hilbijartin bi rengê azad û rewab çi rengî çê dibin ez war nabêjim dengê xwe bidine peyê dê yan bidine pedekê es yan bidine yekîtî ev ne karê min e yanî wextê ez xwenêzîkî meselekê bikim bi rengekî hiyadî ne bi rengê ku ez xwe bixwime alîk hingî ez karekî siyasî jî dikim lê bê ku ez karibim xwe bixwime alî xem nake wilo lê mixabin ev hêzê ku ez sirwat peyvim karî siyasî jî dikin yanî navenda civaka sivîl çê nabe xwe bixê alîk siyasî lê ji alî dî wekî te gotî baş em karin karê xwe bikin lê problemeke dî heye problem rastî ew ku em wek em gotî hê em qelsin
هي ام نبونا دز او دزگه مزن ایگو ام سرنگی خوب سکن باسی پروبلم چید بیگو بجا ام تکفنا وارا کیدا ام تکفنا ناکوکیا دجی ام ورن بیجنا خلکی بی کیجا جواکا سویلا و کیجا نجواکا سویلا ام تکفنا وارا کی نواره مدا از بیجم ایرو روز یعنی چتیج متی خستن او کوم کار بکن ام نکفنا ناکوکیا بی کی جواکا سویلا و کی نجواکا سویلا دیواری دا مون داد بن براستی جبو آواکرنا مثلا بیجن بنگه که یعنی زمینه که جبو آواکرنا سازیان لوی داری اگر ام چند خالن یعنی چند خطین قالن دولو بیجن بیچتی خواستن دوی درباره دش بگو گله کس بحثا امکان آبوری و هادکن بیک گوتن اشترت بیجن امکان متنه کس آلی کاریا منا کم نکارن دوی مسئله ده تشتکی بکن وی بهانه وی حجت آوان کسان گلو حتی چی درجه راست دبینه و تشتی گوتن خواستن دوی يعني چنه و دوی کی بکی يعني مبری خو بدن کی اگر سوجدارك هي بکیه بله هلبت ام حمو سوجدارن و ام حموجي بر پرسیارن لی از هر دبینم کسی دستلابدار در فت دستجی ده بهترن ام حمو گهرتنا چید کن هر ورد بجم گهرتنش خارجی هيا وجباني هيا گهرتنا بانی بریار سیاسیه گهرتنا خارجی نابند جواکا سویرن کسی روشن بیرن اپوزیسیون و گلک عالینا گهرتناش بنی ام حمود ویم هول بدن حمود ماذا ام بکن لی او گهرتن هدی چید بی نبصالك و دوا و سیا و ده گهرتنا هری بالکیش او گهرتناش بانیا کسی دستلادار وقتی بریار که دستیلن او بریار تی جیب جی کرن جبن لجی از بینم ارکی هری مزن برپسیاریا هری مزن برپسیاریا کسی دستلادار گلک ایرو روزه از گوتنا خوش بیرنک بس ورد خوازم پرسکی بکم ام بیجن کسی دستلادار از جوی یعنی رامان وی فکرا گوته گوت ازیبه کسی دستلادار دماغو بریار دش بوگو سازیه که آوا بکه ام بیجن بریار اوی راست وها تنا او بریار راسته لی پیکانی ناوی بریاری تنا بین جارنا ذهنی تنبونا او ذهنیت او منتالیته دانستندنا بسازیان ریانجی سازیبون تنبونا ویجی ممکنه بسبب گو او بریاره هانه تیک بچه یعنی سیاست دبیجه باشه هون ما بحثه کتیا نویس هون نویسکارن هر سازیا خود چیکن وای بریارک وی رنگی هیه لی او منتالیته او ذهنیت الجموان نویسکارا بخوا گو نکارن خوش در وی سیوانا سیاسته وک يعني ناسنامه یک تایبت شخور ببین خو هر دمینن خو دبینن دوی گود بن باس کی دبن او منتالیته هان جار ناب کلم گو او بریار جی تکر يعني حتى هذه السياسي جي برياري بدن جي نكارن خوشك بيك بينن تشتكي وهات نقلو بلي نم قلت مروف برهمي جواكا خوي اف جواكا سر ناكوكيا وابوي يعني ان فيسكار جي و دستلادار جي هردو جي بارچكن جوي چاندا ناكوكيا هلبتو تاثير خو باندور خوينيني هبي سرفيج مجاري لي اسجد بينم هر جوا ولاتا كده سربيهاتين ولاتا ايغو مخوندي اسر وازانم هر ولات وقتی نو آواد بون ارسکینا دموکراتی هبو خلکی نزانی بو دموکراسی چیه خلکی نزانی بشلو ممارسه دموکراسی بکی لی هر نخبک هبو و این نخبه کاری بو گهرتنا بکی وکم گوتی دریا چرا دریا های بالکش دریا قوانین دریا زاگون را واسه ایرو روز وقتی از بجم در سلادار مثلا وقتی فصلك نقابات دولتی چی بی وقت دولت از بيجم اف دولة اف كيانك ونقباغو بارتيا وي بارتيا غو دسلاداريت كي بارتي دي تشي وتي لي دولة دميني وقت او فصل تشي بي زاغونك تشي بي زاغوني حمو ولاتي اوروبي ونو ولاتي اوروبي تاني جيراني مجي ممس جيراني مجي از بيجم لبناني مثلا اف قانون هيا التركي قانون هيا مثلا او فصل بي سازي تشينال بي ساز وبشرنجي من تشي باز اشتر دوامكم بشرنجي قانونك در كوي وك حمو دولتي الدوراما يعني ايغو تشكي غافك دريا ديمقراطيه راويتنا کو همو يعني مثلا بارتي سياسي وهروها ناوندي جواكا سيفيل آريكاري بواره ببي اف برسواز بجم مثلا روشا آبوريجي وقتي آريكاري بوار بي وق قانون حفكس بس لينا وق بارتيا دستلادار وق دولت وق سازيا دولت وق قانون ضمان الديغو واكسا آريكاري واكسا ربكي فيرنجي تشيد فيرنجي هر آليك يعني زي بجم مثلا زي بجم يكيان فيسكارا وحمو سازين جواكا سيفيل وموريدا كيواي مالي هبه وهناك آريكاري بوار بي كاربن كاري خبر دوام كن وقت السلطة تشجيع نكي وبارتيين سياسية اوبوزيسيوني تشجيع نكن
گۆ عالی ئەف عالیێ ناوەندێک ڤاکا سڤیل ببنە گرێداییوە ئەس دەبێژم ئەو ژیوێ گاوێ بووی عالی دەناوێژن ینی دیس ئەس دەبێژم بار سەرمە هەمووگایە لێ بار سەر کەسێ دەسلاتدار بهترە دوێ ئەو کار بێ چان دەکەن و منتالیتێتەکەن و ئاوا بکەی واز دیسە دەبێژم نەش بۆ ئەس بار سەر پشتا خۆراکم ئەژیش وا عالیە خۆش خوارێ واس کار دکەم سەر ڕەوشێ ینی مەسازێ بێژم گاون تێ ناوێتێن جارنا سۆستێن داین لێ بڕاستی على ئەرض الواقع کە بێژێت وارێ پراکتیک دەنابێ مەسازێ بێژم دوارێ هەلبژارتنادا بەری هەلبژارتن ڕۆژاوای کورسانێ چێ ببن ئەسەروی واری کار دکەم من پرۆگرامێ دەدی من ماجستێرا خوا باوەڕنامە خۆیان ماجستێر من سەر هەلبژاواری هەلبژارتنان ویساند ئەس هاتم ڕۆژاوای کوردستانی مش سووری ساغرە و هەروەهاش ینی ڕێخستنامە هەموو تەباییرە من پرۆگرامێک بۆ هەلبژارتنان ویساند ئەو پرۆگرام بەری هەلبژارتنەمەی ڕۆژاوای کوردستانی دەست بکەن 6 هیوام کاری خۆت کرد هەلبژارتن چێ بوو مەگۆ کامپانیەکەش بۆ هەلبژارتنا چێ کرد ئەم خەڵکێ بهتر ینی کارێکی مکەسەف بکەن ئەم بهتر خەڵکی فێر بکەن بێ هەلبژارتن چنە مە 21 منۆزە ڕێخستنەی ناوەندێک ڤاکا سڤیل ینی مە خۆلەفدا هەڤمە کامپانیە کرد دداویا کامپانیێدا تشتێک گۆمەکردن مەچوو عرض کرد پێشکێشی مەجلیساتە شتێیە کرد ئەم مامۆستا حەکەم خەلۆرە و گەلێک ئەندامێ مەجلیساتە شیعیران ڕۆنیشتن ڕاستی بەریەم برەنگی فەرمیەم بواڕونن چەند دەربان بواڕونیشتبوون بەری وێژی دەستپێکاوێدا بڕاستی گەلکی زەحمەت بوو بێ زانبن بێ ناوەندێک ڤاکا سڤیل چنە ینی بووی رەنگی مەرە پەیوین گۆوەرن بنە هەڤالێما وەرن هون گروپەکەن 21 ڕێخستنە نە ما بەست چییە مەبەست وەرن برێڤەبریە پارتیە چییە دگوتنەما وەرن کەمکەن هون 21 ڕێخستنن هون خوردن وەرن ڕێڤەبریە دەکارکن مە خۆستم جووا بدمە فێمکردن و کارێ مە و کارێ وەن نەدیژی هەبە حتا زۆرم بتەرە کارکەم ئەزوو تەب هەفتۆرە کارەکەی کرد مە خۆشک ژوارە مادبێژم مە گەلک ینی مە ژوارە گوت بێ گەلێکە کاری ناوەندێک ڤاکا سڤیل چ بن وێ چ بێ ینی جواتە فەرمی دەوقتەیەم چوون و مە کۆنفرانسێکی سەحەفی چێ کرد بڕاستی وا بەرەوانی دبەر ڕامانە ڤاکا سڤیل ینی ناوەندێک ڤاکا سڤیل کردمە بهتر خۆست بێژم وێ خۆست بێژم و وەختەیەک و ئەم تەواصلێ وا منەظەمات عەرەب بکەن تەواصلێ عالیین سیاسیرە بکەن بهتر ئەم کارن خەڵکێ بدنە فێمکردن بێ ناوەندێک ڤاکا سڤیل چنە ینی بەرەوانی بوو و سۆزمە گەلکی باش هاتن گۆ زاگۆنێک و هەلبژارتنا چێ ببن و دانە خویاکردن گۆ ئەم بوەرەنە لێ مخابن پشت لە وەختەی دوارێ تەنفیزێدا تشک چێ نەبوو ینی ئەو زاگۆنێک گۆ مەخۆست بگوهرن و بڕاستی مە گۆ قەیما ئەو قانە ئەژیکردنە بگوهرتنێ زاگۆنە گۆ نەلگۆر پیوانەی ناونەتەوی بوون سۆز دانەمە لێ سۆز جی نەبوون ینی ئەڤژی جێ پرسیە بێ پچڕەنگی گوهرتن چێ دەبن پچڕەنگی ئەم کارن کار بکەن و حتا کیژارادەی ئەم کارن باندۆرەکێ بلێزن سۆز دان ینی ئەو ئێگۆ سۆزێ دەدن ینی و پێکنەهاتن ئەوێ سۆزێ سەدەم چی ینی ژبەر گۆ نەخوەدی بریارن ئەو کەسانە یانژی سەدەمن دن هەنە ڕاستی ئەس ناخوازم کەمەوارەی سیاسی بووی ڕەنگەی کووردە ینی بێژە سیاست پەیوێ مەسەلەی بێتر ئەس دەبێژم باوایەکی ئەم بێژن بزانەبوون سیاست ڕێ لە بەرێ مەسەلێ دەگرێت ئەس بەرە ئەس نەگەلکی چاکبینم بەرەز نەگەلکی ڕەشبین بم ینی ئەس نەگەلکی ورومتەشان بم ئەسکارم بێژم وێ بێژم گەلک جارە بەکی نەبزانە بوون ینی خۆستن سۆزەکێ بدنەمە و پێک نێن بەکی نەبوو بۆ ئەس بێژم بەلکی بهتر کەسێن گۆ بریارە دن کەسێن گۆ بریارە دن نە کەسێن ئەموات بیننە کەسن بریارە دن کەسن ئەموە نابینن ئەم کەس نابدرون گۆ نەخۆدیە بریارینە سۆزا بدن و بەکی بەوا سۆزادە کارجیتکن دەیدەم نابدەستێوانە بەێ بەێ ئەوجی پرسێکی گەلکی مەزنە ڕۆژاوای کورسان دەبێژم جارێکە دی بەلکەم کارن بهتر سەر پەیون بێ چاوە بریار تێنستاندن بێ چاوە دەسلاتداری بچەند یاوات بێ ئەوجی پرسەکە دوێت بێژم گەلکە ینی نیقاش سەر ببێ یانجی عالیەک جالیە مەسەلەی ممکنە مرۆڤ گرێ بدە بڕەوشە تە دەستپێکی گۆت ڕەوشە شەر و ینی ئەv ڕەوشە ئاوارتە ئاگۆ مەسەلە سووری بگشتی و ڕۆژاوا تایبەتیش تێر دەرباس ممکنە عەلاقای بوێژی هەبێ بەڕاستی مەترسیک جەم هەیە مەترسی جەم هەیە و ئەv ڕەوشە شەر یاگۆ ئەس خوش باوەرم 1600 ساڵە ڕۆژلاتان ناوی نەسەکنی ئەس ترسم وێ بەردەوام بکەی ئەس شتەر گەرنتیت کەم وێ 10 ساڵی و 20 ساڵی و 100 ساڵی دیژی دەوام بکەی ئەڤرا ڕەوشە شەر و ئالۆزی گۆ چێ دبن باندۆرێکی بلیسی کوم فێر ببن ئەم هەموو پرسکرێکی خۆ تەرحیل بکەن ئەس بێژم ئەس وێت بێژم ئەس بێژم
از خوش باورم گو روشا شر هيا از نجوا كسيكو تشكي بخازم قلكي زحمت بياني از انم اما جبن صفر دس بيكريا من صفر جي دس بيكر مجبن صفر ابدا سلاداري براستي كسي دويل دسلاداري دكارت كن كاركي جبارت كن تبلي بلكي نيرين سياسي درنا مش يعني ام بهدوره متفق من ليه مثلا او مساله كديه ليه كاركي قلكي مزنتك لي افجي قالك نبي مانع دريا مثلا خلكي جو ما خلكي او البجارتن قالك خديه برياري بن ازهرو هرد بينم شو غلاطبي قالك نا كسي لشكر بريارا بستني قالك كسي مدني يعني اذا بيجوا مثلا لشكر كان ميدان شرد بريارا بستني ند ميدان مثلا ام بيجن كاري دزگهن جواكا سيفيل بلي نا از بيجم مثلا از بيجم برلمان مجلس تشريعي افكس هاتنا البجارتن شكي شخلكي باش از بيجم سروكي بلديان سروكي شاردارين هاتنا البجارتن ديس شخلكي از بيجم قالك السلطه خلكي سلطه حريم اظن بيت فيولاتي دا خلكي تي البجارتي دويت كاربي كاري خوبكي تا البجارتني بيور نقطي اشتنا راضي مزيدنگي خندمتا لي نكسكي لشكر وري برياريش بدلاتا وبستني باسي اختي استب هل بجيرم وتنخديه برياري بمعنى اجي نخديه برياري ما ولاتي غوستي ده نخديه برياري بم وي بروبلم مازنتي تشيبن و از بيجم دس يعني از بيجم سربيهاتين ولاتي روجلاتا نابين خويانا البيشياما تجاري مال سوريا زي بيجم تجاري مخنديت بوكا ولاتي كي سوري ولا خوش في حكومتا سوري را نديت بو چما از نخديه برياري بو بلكي نبشك انا بيجم برس خدي برياري بالمنجي راست 20 مليون سوري حمون كاري برياري بستني لي اسكار ما مستحلم هل بيجي مش بوج جديلام و برياري بستني وقتي از فيرنجي كارنكم از في ولاتي حسبنكم ولاتي خو بله جارج برگو مجار خوشه و مروفت کارگله کی جی پیش هر اللي تم د سربورات دولو تشتك بالا مدبو يعني د دما داويه ده اف کوشبریا زیده یا گوج روج آوا چه دبو يعني وکسه کی گوته جوی درا گو اف خلکانا به هزارا بری خود دینت هاتبو بر يعني هستی تشبون دیتنت يعني چپتر چه دبو دما تدیت بر چاوی تش در دورت خورد وها بقفلا بصدا بحزارا دفج في ولاتي برددن وبري خو جوي دميد گوته جوي دري ريگرت وهات فيدري يعني دسبيك بحثا هنك يعني هستي خو بقدور بحثا ديتنا خو بلي براسي يعني ولاتي ما وقتي دروجا گوس برياري دمز فقرم هلبت اس بيو باورينا مهنا هلبت خونن هنا اس خوازم مور ما خونا بجيبكم خوناكم الولاتي دنيا اس چقا گرامجي ما خون بجي نكر مخصنا خلقي خود مخص كاربم از تعبيري سر خوبكم سر شخصيه خوبكم اس كاربم شيار بم بيت تشتكي دي دماس حاتم ومديت باستي اف كوچبريا برنگكي يعني نمعقول برنگكي قلكي برفرح تشي براسيس بي شام يعني دمك ايش دمان خوك غريبك يوك بنابركي الفرديت براسيس قلكي بيت شام چاوال قامشلوس بنابرم قامشلو باجاري گوستي دليستم باجاري گو حمو خونو باوريم تي دمازن بونا چاواس خو با اس خولو فيرنگي بنابر ببينم اوجي سدم اوجي بوج بركو اهلي من حوالي من جيراني من حمو كسيل دورام چون كوچبر بون يعني لي تشتكي باش هيد في باجاري دبراستي او دلسوزيا في خلكي گوتي ده يعني از بجم چقسي خلك هرنجي لي خلكي گو تقاربي بوارا بي حوال خلكي گو بوارا قاربي دركبي هنا لي بتوايز كان بيسا بجم يعني تشتكي باستي مخابن تشتكي نگلكي جي رازي بوني اف كوچبريا چه تاثير خوينيني من وك كسكيس هر ورد بيجم اف كسيت چن نتني چن وك مروفك تني پارچ اف كسيت چن پارچك بيراني ني مبخورد بن از دائما بيز هر ورد بيجم حوالي خوختي هون چن هون جمكي امتكن هون باوريا هون وازكرياتي من كيمتكن هون پارچك شيارد بن بروبلمك يعني ام بيجن ام بحثا ولو خلقك تنج دارو دوري بك تقاريب وتكسي قانع بك يعني كوچبري نچاره سريه يعني نچوي دري الفيدري بمينه بلي از الورد فيست شكي بيجم راستي جبوز نكم مواري مزاودات على الخلقي براسي روشك علوصا يعني دويت قلكي بمين احتزام بي بيچقا روش نخوشا روش كي جالي وانا خوشا روش قلك عليا وانا خوشا يك جي او صدمي مقوتي بري 2011 گو سوري هر ما فيتتي تنبو تني كاري بوت كاري بكي تا خوك كرد في ولاتي دنديت
ئەو یەکش پرۆبلەماژ پرسگرێکایە پرسگرێکی بۆ پشتی شۆڕەشی چێبوون باسی پرسگرێکی ئەو لە کاریێنە پرسگرێکی خەدەماتانە و ئەوژی گەلکی شتێکی پرۆبلەمەکە مەزن بوو ینی وەختی کەهرەبە نەبێ وەختی ئاو نەبێ وەختی خواردن بەهابێ گەلکی پرۆبلەمەک مەزنە شخۆ پرۆبلەما هەری مەزن مەسەلا غەلا یاگۆ چێبووی ینی ئیرۆ بەهابوونێک ڕۆژەوای کوردستانی هەیە پڕە بەهابوونە گەلکی مەزنە کەسێک گۆ فەقیر بێ نکاری خۆخۆدیک ینی ئیرۆ ڕۆژ کێم زێدەی بێژم نێزیکی $75 ئەسانی گۆ کارت کرد قامشلۆ چ درێڤەبریە دەبێ چه جەم حکوومەتی بێ $75 دەستێنی ئەو $75 گۆت ماڵبات بێت هێراتە 3 ڕۆژاناکە خەڵک مەجبور بن کۆچبەر ببن بڕاستی ئەس گەلکی پێدێشم لێ نکار مزاودەیژی لێ خەڵکێ بکەم خوتێن بێژن ئەزیشتە بەردەوام بکەم خوتێز بێژم خەڵکی کۆچبەر نەبە دوێز مقاوماتی ژیانی ژوێ خەڵکێرا بدم سەر ئەم ڤەگەرم پرساتە مقدمەکم دایە بێژم باڵکێش بوو بۆم کەمنە سوورەت دانی مزاودەی نەکەم لێ بڕاستی ئەس بێژم نەتەنێ من کاری بوو ئەس خەڵکی قاناکم بۆ نەچن بڕاستی ئەس جهێ یعنی جهێ کێفخۆشیەک و خەڵکن ڤەگەرەهان و گوتمە من ینی بەری چەند ڕۆژە بەری هەفتیکەم هەواڵێکی خۆدیت هات کورسان عراقی هات قامشلۆ ڕوونێ گوتم گۆ من ڕۆژێکی خۆستە ڤەگەرم گۆم گوتە هەفژی ناخوازی ڤەگەرم قامشتۆ گوتم ماکی ڕوت ڤەگەری قامشلۆ هەواڵێم گوتی دەگۆ خوتێ شیارەی سا ڤەگەرایە ئەژی کارم ڤەگەرم گۆ هەفژی نامی میزان گوتم گۆڵە خەبەراتێ و ڤەگەرەهان باسی وختێ ولۆ گوتە من نەما خۆگرت حێستر کەت نەچاوێم دەیانی ناو تەنێ ئەوژی ینی گەلک جارا گەلک خەڵک هاتنە جەمل دەریم خستنە زواناس ناکەم هاتنە دەری خستنە گوتنە مەلمالاتە پرسیەم هاتنە ئەم تە ببینن دوور دەدانە خویاکردن و گەلکی هەستێوە خورت بوونە گرێدانە vê خاکێوە خورت بووە ji ber ku xortekî ji Ewropa hat û yanî li wir rewşawî baş bû ji rev Ewropa hat berda û hate vir rastî ev na gelkîm kê xweş dikê ku ez karibim hema çend insana qana bikim got ser welatê yanî ser xaka xwe bimên li welatê xwe bimînin يعني مثلا ام بيجن سدمين ابوري هن سدمين سياسي هن وكي دقلك سدم هن واي تا بشكي ديمان زلال كرجيله ديتنا كيس خازم ديتنا تجد درباري الناس بكن او ديتن وهاد بيجي يعني جريدانا خلكن روجاواي كردستاني بخاكا وبولاتي واره جريدانك اصلي خدنا اوقاس يعني خرته جبرولوجي هما وبونا دري باوایەکی بەرفرە گەلێکی خەلکەی بەری خۆ دا ینی دەرڤە حتا شرادەیەت بێدی تنێ ڕاست بینی من وەکم گوتی من باوەڕنامە ماجستێر زانستی سیاسی دەستاندی ئەز حتا چێکی ولۆ بێژم ڕاستی دوێز لێ کۆلینەکێ بکەم ینی نهات شتێز بێژم بێ لێ کۆلینە لیازێ نێرینا خۆ بێژم نێرنا شخصی ینی ڕاستی وەکم گوتی سووری ئەم هەر بندەست بوون نەتەنێ دوارەی سیاسیدا بندەست بوون ئەم دواری ئابووری بندەست بوون ئەم دواری جواکیدا بندەست بوون شخصیا کوردی نەهاتاواکردن ڕاستی مخابن جێز دبێژم وەکەکو گرێدانێک vê خاکێرنینە ینی ئەو گرێدانە خورد نەمایە بەلکی دەڤەری دینێ سووری ئەو گرێدان بهتر بوو مەدیت حتا بەرمیلا بوادت کەت و تفەجرین هێژی حتانهان حەلەبەی خەلکانە هەیەک و دفیچێک نەتەقابوون ملەتێ مەحموکەدا خوا ینی بازانە سینۆرە ئەڤژی ئەبێژم ژغێنی مەسەلا گرێدانێک چتنە دیژی وەکەم گوتیم هەنێک چت گوتن چتنە دیژی ئەوون چییە خەڵکیمە بەری فەقیرن و خێزان باسی سەر خۆت ترسن شتێکی پشتاوانینە ینی خەڵکی ئینسانی فەقیر هەر و هەر باستی ترسەش هەموو چتی ینی ئەڤژی بەلکی ببێ سەدەمەک لێ دیسە دەبێژم ینی وەک نێرین بەلکی گرێدان وەک بەرهەمەک ڕەوشاگۆ سەر کورددا داهاتی ئەو گرێدان بەکی نەک گەلێکی خورد بێ تدبێژێ ینی ڕێ هەیش بۆ ڕێلبەرگرتناش بۆ پسینۆرکردنا vê کۆچبەریە یانش بۆ چارەسەرکردنا vê meselê tiştê gotê xwestin ûlo wek dibe tiştên bilez ê got gavên got bên avêtin heger ji birêveberiya Rojava be heger wekî din bi tu rêyên çareseriyê li ber çavê xwe dibîne dibêjim got mesele psînor be ji xwe her bi dawî nabû mesele êdî belkî dereng bijî بۆ pirsek ڕاستی ez bînim ku aliyên siyasî ne tenê sînor jêr nedanîn belkî aliyê siyasî xwe nedîtin berpirsiyar ber seknanawê yanî dîsej boz basî şeffaf boz zelal bin vê meselê de ez bînim ku desthilatdariyê destekî desthilatdariya me divê meselê de hebû ev yek ya duwa destekî opozisyonê jî tê de hebû wekû got her du alî dixwazin alîk dixwaze vas desthilatdarim dixwazê naxwazê derkeva û aliyê dî jî dixwaze isbat kên û desthilatdariyê tiştek ji vî miletê nekiriye û milet hemûkî baz da vî rengê neynî vî rengê selbî wê her xelk
کۆچبەر ببن دی ئەس بینم چارەسەری هەیە چارەسەری مگوتت ئەس بهتر سەر دەرکیزی سەردا عالیات بکەم عالیە سیاسی و عالیە خەدەمی وقتی عالیە سیاسی دەنێزیکبوون چێ ببێ وی هێوی جەم خەڵکێ چێ ببێ ڕاستی ئیرۆ خەڵکێ دوچێ یعنی ئەز بێژم بەری درۆژە هەواڵکی متگۆزی چوم پێرە گفتوگۆ کرد بێ چما چێت بێژێم هێویت وردەنینە ئەف ناکۆکی سیاسی بداوی نابن وقتی ئەف ناکۆکی سیاسی بداوی ببن ئەدبێژم وێ مەسلەی خەدەمیژی باشتر ببن ینی و هێویە خۆرتکە وێ مەسلەی خەدەمیژی ئەدبێژم وقتی مەسەلەن ئیرۆ ڕۆژ کوردستانە عراق و عالی دینجی وقتی بدعات وەرێ وقتی شەریکات دەستگەه ببن و بهتر ڕۆژ خۆش ببێ gelek spas şiyar İsa'j bo hatnataya bernamej bo axaftnete demamen nema mixabin gelek spas û spas ji bo jî temaşevanên hêja heta bernameyeke din hûn min xêr û xweşiyê de bi xatirê we